خۆزێ سوورم ئەوی خۆی بەخشندە و میهرەبان دیارە ئەم کۆبنەوەی ئێمە دوو تەوەر بوو. تەوەری یەکەم لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی هەرێمی کوردستانە بوو کە بەداخەوە هەندێکیان ئامادە بوون، هەندێکیان هەر بۆیان نەکرابێن. جا ئەوە هۆی نەهاتنی خۆیان پەیوەستە بە خۆیانەوە چیشتیان بۆ دروست بووە. تەوەری دووەم کە دانیشتنی ئاسایی حزب و لایەنە کوردیەکانە لە شاری کەرکووک، دیارە بەم خاڵانە گەیشتنیەکەم ئاساییکردنەوەی دۆخی شار و فەرامۆژنەکردنی دەستگا ئەمنیەکانی ناوخۆ کە ئێستا هیچ ڕۆڵێکیان تیا نابینرێن. خاڵی دووەم ئێمەی کورد بەڕاستی بە یاسا بە دەستور مامەڵە لەگەڵ ئەو یاسای سەرژمێریە ئەکەین کە پێمان وایە هەتا مادەی 140 دەسوور جێبەجێ نەبێ بە هەر سێ مەرحەلەکەوە هەر یاسایەکی تر دەرچێت سەبارەت بە تەرجمەی و پێچەوانی دەستورە ئێمە ڕەدیەکەینەوە. خاڵی سێەم داواکارین لە سەرۆکۆمار و نوێنەرانی کورد لە بەغدا گۆڕینی دیموگرافیای شاری کەرکووک ڕابوو ئەسێنرێن کە ئێستا هەمومان ئەیبینین ڕۆژانە هاوڵاتیان لە شوێنەکانی ترە و ئەهێنرێن و بە شێوەیەکی فەرمی تەیسەکەن و فۆرمیان بۆ دروست دەکرێت. خاڵی چوارەمیش کۆبنەوە جەخت لەسەرەوە دەکاتەوە کە پاراستنی سەرماڵی هاوڵاتیانی کەرکووک بە تایبەتی کاکەیەکانی شاری کەرکووک لە هەسوی هێزە ئەمنیەکانایە کە لە هەموو بەینابینێ لە هەموو ڕێکەوە ڕێگای لە جێگای مەترسیدان کە بەڕاستی هێرشیان دەکرێتە سەر پێویستە سەرماڵیان پارێزراو بێ بۆ ئەوەی ینی بەڕاستی زەرری گەورە نەدەین لەوانە. جارە ئێمە هەمومان هەر هەوڵی ئەوە دێن ئێمە وەکو حزبە کوردستانەکان تەکیدمان لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە هەموو لایەنی کوردی لەسەرەوە تا خوارد لەسەر وەزعی کەرکووک بێتە سەرخەت لەبەرەوە ئێستاەوەی کە لە کەرکووک ئەوزەرێ بەڕاستی زەرری کوردە کورد زەرمەندی یەکەمە لەم حاڵاتانی کە ئێستا ڕووەدا. ئێمە لە هەوڵداین پێمان وتون ئەوەی کە فراکسیۆنەکانش وەکوتم دیارە ئێمە کۆبنەوەی تریش بەدوایە دێ و ڕەنگە هەنگاوی زیاتریش بنرێ بەدەر لەم هەنگاوانە، بەڵام ئەوەی کە نەهاتوون ئێستا بۆیان نەکراوە ئەوە ڕەنگە هۆکارەکەی پەیوەست بێ بە خۆیانەوە، بەڵام نەشیان وتووە ناین بەڕاستی و ڕەنگە لە داهاتوودا کۆبنەوەی ترش بکرێت لە ئاسی باڵاتر. ئەمە پێشتر هەموو حزبە کوردستانەکانی ناو شاری کەرکووک یەکدەنگ بووینە لەسەر ئەوەی کە دەبێ زۆر مامەڵێکی جددیانە لەسەر کەرکووک بکرێت. کەرکووک لە قەراغی لە لێواری بەڕاستی لە دەستسوندایە بۆ کورد، بۆیە ئێمە ئەو مەترسیەمان خسۆتە ڕووبۆیان و داواشمان لێ کردوون چ وەک حکوومەتی هەرێمی کوردستان چ وەک قیادەی سیاسی کورد کە بەجددی خەم لە مۆزعە بخۆن، ئەگەرنا زەرمەندی یەکەم کووردە. بەڵام ئەوەی کە نایەن دێن هەوڵیش دراوە کۆبنەوەش کراوە لەسەر ئاستی باڵا لەگەڵ بەغدا و لەگەڵ زۆر شوێنی تریش و ڕەنگە لە داهاتوویەکی نزیکدا دەرەنجامی ئەو کۆبنەوانەش دەکەوێت بۆ خەڵک.